بۆچی لەم کاتەیە کەرکووکت هەڵبژاردووە دوای کەرکووک کوێ هەڵبژێری؟ من هەمیشە کەرکووکم هەڵبژاردووە نەک ئێستا. ئەم پلانی ئەم کۆڕەش 2 ساڵ پێش ئێستا بووە و ئەبوو زووتر کەرکووک هەڵبژێرم بەڕاستی، ینی من هەستەکەم مقەسیرم باشە. هەڵبژاردننی کەرکووک نەک بۆ ئێستا بۆ هەموو کاتێک گرنگە لەبەر کۆمەڵێک هۆکاری کللتوری، هۆکاری کۆمەڵایەتی و سیاسی. ئەمە وەکو وێنە گشتێکە، وەکو وێنە تایبەتێکەش من لە زاکیری مناڵیما کەرکووک شوێنێکی تایبەتە بەڕاستی، چونکە 3-4 ساڵی مناڵیم لێرە بووە، باوکم بەهۆی هەندێک بار و زروف و هاتوۆتە ئێرە لە سلێمانی. ئەمن قۆناغی 1 و 2 سەرەتاییم لە کەرکووک تەواو کردووە. باشە سەرەڕاش کۆمەڵی هاوڕێ و دۆست و برادەرم هەن، سەرەڕاش کۆمەڵێک قەڵەمی جوانی تایە کەرکووک، لە شاعیر، لە چیرۆکنووس، لە شانۆکار، لە هونەرمەندی تەشکیلی. اینجا وەکو جۆ و ئەدا و بیستنیش کەرکووک کانگای مەقام و گۆرانی کوردیە و ئێمە هەموو قەرزاری کەرکووکین بەڕاستی. ئەوە جگە لەوەی کە کەرکووک قەڵایەکی گەورەی کوردەواری هەبوو هەمومان، شانازیە بۆ هەمومان و ئەم کەش و هەوا چۆنەڵێ ئەم پێکەوە ژیانی لە کەرکووکێ بەڕاستی نمونەیەکی زۆر جوانەوە، هیوادارم پەرەی پێبێرێ. لەبەر هەموو ئەم سەبەبانە بەڕاستی من کەرکووکم هەڵبژاروە. ئەمە ئەوەڵ جار و ئاخر جار نابێ بۆ کۆڕگرتن، بەڵکو لە ئایندەشە یەمەوە خزمەت.